نەخۆشیەکە بێ تەشخیص بکرێ بە چیش باشترینی زەرع هیچ کات نابێت هۆی بڵاوبوونەوە. زۆر چاکە. دەربارەی زەرع حەزەکەم کۆمەڵێک ئاماژەی پێ بدەن. ئەگەر کەسێک هاتە لامان کرایتیریای تیا بوو سیتیسکانمان بۆ ناردەشی ئەی ملەوەن مفراس دەرکەوت گری هەیە بە دڵنیاییەوە ئەبێ ئەو گرەیە دیاری بکرێت لەوەی کە من بەڕای خۆم پێم وایە هەر کەسێک کەم کرایتریانەی تیا بوو چکە من بەڕاستی لەم چەند ساڵەدا بە تایبەتی سەردەمی کۆڕۆنا نەخۆش ئەهات بۆ پشکنینی سیتیسکان بۆ کۆڕۆنا بەداخەوە چەندین کەسمان تەشخیص کرد بەداخەوە یعنی کۆڕۆنا هەندێک جار بووبووە هۆکاری دەستنیشانکردنی شێرپەنجەکە ڕاستە کۆڕۆنا بکوژ بوو بە شێرپەنجەش تایبەت شێرپەنجەکانیش بکوژە بەڵام چارەسەر ئەکرێ بۆیە من پێم وایە هەر کەسێک کە پشکنینی کرد گرەی هەبوو بە هیچ دوو دڵ نەبێت لەوەی کە زەرعی گرەیەکەی بکە. بەلایانی کەم و پزیشکی پسپۆڕ ئەتوانێت قەرار بدە ئایا گرەیەکەی بۆ لا ببا یان پێشوەختە زەرعی بۆ بکە. باشترین تەشخیص لە ئێستادا دوای ئەشعەی مفراس و نازوڕی ڕێڕەوی هەناسە زۆرجار نازوڕێ و زۆرجار ناوێ وەرگرتنی زەرعە کە تایبەتە لە ڕێگەی دەرزیەوە لە ڕێگەی ئامێری تایبەتەوە طبعاً لەوانەیە لە ملیۆنێک یەک کەس لی بڵاو ببێتەوە کە زۆر زۆر دەگمەنە بەڵام بە سەدان نەخۆشمان هاتووە گەیشتوتە قۆناغی چوار و هیچ زەرعیش لێ وەرنەگیراوە و دەستکاریش نەکراوە کەواتە ئەو ئەگەر زووتر هاتە با زەرعی کرد بە لەوەی کە بترسێ بگاتە قۆناغی چوار ئەی خۆ دەستکاری نەکردو گەیشتوتە قۆناغی چوار بەڵام گەر دەستکاری بکرێ ترسی لەوە بێت لەوانەیە چانسی توش بوو بڵاوبوونەوەی لە ملیۆنان جارێک بێ بەڵام ئەگەر دەستکاری نەکا وازی لێ بێنێ چانسی بڵاوبوونەوە و گەشە سندنی لە ماوەی 6 مانگدا لە 100 کەواتە بۆ تۆ لە ملیۆنێک یەک کەس بەس خۆت بە گرنگ بە حسابەکەی لە کاتێکدا چەندین توێژینەوە لەگەڵەوەی کە نەخۆشەکە بێ دیاری بکرێ نەخۆشیەکە بێ تەشخیص بکرێ بە چیش باشترینی زەرع هیچ کات نابێت هۆی بڵاوبوونەوە. پێویستەکە هەمنیشتیمانی پابەندی پزیشکی پسپۆڕی بێت و لە ئێستاشدا پشکنینی زۆر پێشکەوتوترمانەیە لەوانە پێچکان ئەکرێ لەگەڵ پزیشکانی شێرپەنجەی چارەسەری شێرپەنجە لە ڕێگەی کیمیاوی و تیشکەوە لەگەڵ پزیشکی پسپۆڕی تیشک هەروە و لەگەڵ پسپۆڕی ئێمە چکە ئێمە بە تیم ئیشەکەین ڕاوێژ بکەین لەوەی کەم نەخۆشە دوای طبیعی ئەشعەی مفراس بکە دوای ئەشعەی مفراس یعنی سیتیسکان پێچکان بکە یان زەرع بکە زەرعەکە پێش پێچکان بیان پێچکانەکە بەبێ زەرع و دواتریش ئێمە نیشتەرگەری بۆ بکەین یان نا. من 2019 کە چوون بۆ شەنگەهای لە یەکێک لە SPH لە گەورەترین خستخانەکانی جیهان کە لە هەموو وڵاتان سەردانیان ئەکرد 20 وڵات و لەو کاتەی من چوم سەردانیان ئەکرد وەکو دکتۆر کە فێری نەشتەرگەری سنگوسیەکان بن لە ڕێگەی نازوڕەوە لەوێ هەموو ئەو هاوڵاتیانەی کە شێرپەنجی سیەکانیانە بوو بێنیشانە بوون و هەمووی سکرینینگی بۆ کرابوو بۆ چونکە سکرینینگیان پشکنی پێشوەختە لە 120 شێرپەنجە دیاریەکە لە 120 زۆر زۆرە یعنی ئێمە ئێستا گەر هاوڵاتیانی خۆمان بەردەوام سەردام بکەن پشکین بکەن 2 ساڵ جارێک 3 ساڵ جارێک 4 ساڵ جارێک یان زوو سەردامی پزیشکی پسپۆڕ بکەن کە نیشانەی تیا بوو پشکنیان بۆ بکرێ بەدڵنیاییەوە نەخۆشیەکەیان دەرەکەوێت لەوان لە قۆناغی سەرەتاییدا بە نازوڕێ کۆتایی بێ و تر چارەسەری کیمیاییش پێویست دەبێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی